هەر لە قودسی کوردستان و لە شاری کەرکووک ئەمێنینەوە کە گروپێکی شانۆیی بەشداریان لە یەکێک لە فستیڤالەکاندا کردووە لە وڵاتی ئوردون تەنها بەشداریکردن نەبووە بەدەستی بەتاڵ نەگەڕاونەتەوە بوونەتە خاوەنی خەڵاتیش بێگومان. فستیڤالێکی شانۆییە لە عەمانی پایتەختی وڵاتی ئوردن. گروپێکی شانۆیی کەرکووک بە مۆنۆدرامایەک بەشداریان کردووە. شانۆیەکەی کەرکووک شان بەشانی 11 گروپی شانۆیی عەرەبی لەو فستیڤالەدا بەشدار بوون. کەرکووک بە شانۆیی نوکتەچی بەشداری فستیڤالەکە بوون. هەڵبەت ئێمە وەکو تیپی شانۆی کەرکووک لە فستیڤاڵی عەشیات تخص مەسرحیە لە وڵاتی ئوردن بەشدار بووین. ئەو فستیڤاڵە ئەمە خولی 18مینەتی هەڵبەت لە 11 نمایش لە فستیڤاڵەکە نمایش کرا لە وڵاتە جیاوازەکانی وڵاتەکانی کەندا و وڵاتە عەرەبەکان بەگشتی. ئێمە توانیمان خەڵاتی باشترین نمایش بە دەستبێنین. خەڵاتی ئەویش خەڵاتی تایبەتی لیژنەی داوەری بوو. ئەندامێکی گروپی شانۆیی کەرکووکیش دەڵێت خەڵاتێکی فستیڤالەکەیان لە پای بەشداریکردنیان بەدەستهێناوە. بە شانۆگەری نوکتەچی بەشدار بووین. زیاتر لە 10 وڵات بەشدار بوو لەو فستیڤاڵە. فستیڤاڵێکی نێودەوڵەتیە و توانیمان خەڵاتی باشترین نمایش بەدەستبێنین لەلایەن لیژنەی دادوەرەوە و بەگشتی شانۆگەریەکەمان یان چۆن بڵێ ژمورێ زۆری هەبوو و ئەوەی بەلایەنەوە سیر بوو کە تەکنیکی تازە لە شانۆیان بەکارهێنا بوو. بۆ نمونە داتا شۆمان خستبووە نێو عەرزەکەوە و تەکنیکە تازەکان بەلای ئەوانەوە سیر بوو، بەلایەنەوە تازە بوو. شانۆکارانی کەرکووک کارە شانۆیەکانیان ڕوو لە وڵاتانە. لە ئێستادا چەند گروپێکی شانۆیی لە کەرکووک دروست بوون کە کارە هونەرەکانیان دەگوازنەوە بۆ نێو هۆڵە شانۆیەکانی وڵاتانی عەرەبی و جیهانیش.